ئەم بابەتە بۆ هەمومان زۆر گرنگە باز لە ڕێخستنی خەرجی ماڵەوەکەین با بزانین بە تایبەتر ڕێخستنەکە لە کاتێکا بێ لە سەرەتای بنیادنانی خێزانە ئێمە چۆن بتوانین ئەو داهاتە ئەو خەرجی کە هەمانە ڕێکی بخەین. ئەم بابەتە تاوچێتین زانیاری زۆر ورد لەسەر بابەتەکە وەرەگرین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بێستون سابوورایی کە بەڕێزیان پسپۆڕی ئابوورین بە خۆشحاڵی ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕۆژێک نوێ لەگەڵمانە. دکتۆر گیان سڵاو لێ بە زۆر خێر بێت. زۆر سپاس. بە هیوای زۆر باش بێت. دیوەخانتان ئاوادان. زۆر سپاس بە خێر بێت. دکتۆر گیان ڕێخستنی خەرجی ماڵەوە ئەمە بە دڵنیایی بوو هەموو خێزانێک زۆر گرنگە. پێمان بڵێ چەندە گرنگترە لەوەی کە تۆ لە سەرەتای بنیادنانی خێزانەوە بتوانیت ئەم ڕێخستنە کۆنتڕۆڵ بکەیت. بەڵێ ئەم کاتتان باش. کاتی هەموو بینەران باش، هیوادارم هەموو لایەک بە سەلامەتی بشین. هیوادارم موچەی هەرێمی کوردستانیش وردە بەرەو باشتر بڕواکە بتوانین ئێمە زیاتر قسە لەسەر ئەم بابەتە بکەین و قسەکانیشمان لەسەر ئەم بابەتە قسەی واقعی پراکتیکی بێ نەوەکو نەزەری. هەرچەند ئێمە ئێمڕۆ ناچارین با بڵین لە دەرگا تیۆریەکەوە داخل ببین. من حەزەکەم پێش ئەوەی بچینە ناو مۆزوعە بە شێوە پراکتیکەکەی یان بەو شێوازەی کە لێرە ئێمە لە هەرێمی کوردستان ئەمزانین چی بکەین باشە. یەک تۆز بگەڕینەوە بۆ مێژوویەکی پێش زاین یەکەمێک زۆر درێژی نامێ یەکەمێک بگەڕینەوە بۆ ئەو فەیلسوفانەی کە لە پێش زاین بە تایبەتی فەیلسوفە یۆنانیەکان یعنی گریکەکان و هەروەها ڕۆمانیەکانیش چی لەم بابەتانە هەبووە، یعنی چه باسێک لەم بابەتانە هەبوو، ئایا ئەم بابەتە تازەیە یا ئەم بابەتە کۆنە. هەر خۆشە ئەمە بزانین خۆ ئەم بابەتە کۆنە، ئەم بابەتە هی پێش زاینە. ئەم بابەتە فیلسوفێکی وەکو ئەرستۆتالیس ئەوەی کە ئێستا ئێمە پێڵێن ئەرستۆ لەگەڵ ئەفلاتون لەگەڵ ئەپیکۆر لەگەڵ فیساغۆرس ئەم فیلسوفە یۆنانیانە هەرێک و بە نوعێک لە نەوعەکان باسی داهاتی ماڵیان کردو، باسی شتی ئابووریان کردو. یعنی ئێمە پێمان وانە بێ کە ئابووری یا علمی ئابووری شتێکی زۆر تازەیە و لە عەسرە تازەکانەوە هاتووە بەڵکو لە پێش زاینەوە هاتووە. خۆی ئەرستۆ لە ساڵی 384 پێش زاین لەدایک بووە، یعنی لە سەدەی چوارەمی پێش زاین. قوتابی ئەفلاتون بووە. ئەفلاتون کاتی خۆی یەکەم ئەکادیمیایە یەکەم زانکۆ ئەفلاتون دایمەزراندوە بە ناوی ئەکادیمیاوە، هەر ناوی ناو ئەکادیمۆس. ئەرستۆ لەو ئەکادیمیایە ماوە با بڵین کە لە ئەسینا بووە لەوێ گەشەی کردو پەروەردە بووە. ئەمیش بۆ تێکێکە لە فەیلسوفە زۆر باشەکان و لە ڕووی ئابووریەوە شتی زۆر گرنگی هەیە. ئەجا لێرە مەبەستم چی بوو؟ حتا وشەی ئیکۆنۆمی وشەیە کە ئەرستۆ دایناوە، یعنی لە سەدەی چوارەمی پێش زاین. ئیکۆس نۆمۆس، ئیکۆس یعنی ماڵ، نۆمۆس یعنی ئیدارەدان. ئیکۆس نۆمۆس لە زمانی یۆنانیا ئێسەکە ناخوێنرێتەوە، هەر بێتە ئیکۆ نۆمۆ، وردە لە زمانی ئینگلیزیدا بۆتە ئیکۆنۆمی. کەواتە کەلیمەی ئیکۆنۆمی بەواتای ئابووری پەیوەندیدارە بە ئیدارەدانی ماڵ لە ئەساسەوە بۆ ئەوە هاتوو. ئەرستۆ ئەو کاتە باسی ئەوەکە من لەوە توێژینەوەیەکشم لەسەر ئەرستۆ هەیە و لەسەر هینە ئابوووریەکانی ئەرستۆ ئەو کاتە باسی ئەوەکە کە ئەبێ ئەوانەی کە خاوەن ماڵن ژنومێر بەیەکەوە ئاگان لە ئیدارەدانی ئەو داهاتە هەبێ کە لە بەردەستیانە دابی نەکرێ بۆیانی ترەوە موچەیە داهاتی ترە یا هەر شتێکی ترە دێتە بەردەستیانە بە ئیداری بدەن. ئیدارەدانەکە چۆنە بێ؟ مەسە ئیدارەدانەکە علمی ئیقتساد ئێستا لەسەر ئەساسی ئەو شێوازی ئیدارەدانەی ماڵ کە ئەرستۆ باسیەکە وردە تاکو ئێستاش هەر زیینووە، ئەفکارەکانی تری ئەرستۆش تاکو ئەم کاتانە هەر زیینوە. باسی ئەوە یێتە پێشەوە لەم حاڵەتیانە بگەڕێنەوە بۆ ئێستای خۆمان. ئێمە گریمانەی خۆمان واداانین کە موچە هەیە، ئەبێ گریمانەکە وادابنین، نەگیرە ناتوانین مناقەشە لەسەر موچەی بکەین. ئێمە ئەگەر ئەو گریمانەی دابنین کە موچە نییە ئەم بابەتە نابێت هیچ باسێکی لەوە بکەین، چونکە ئەبێ گریمانەکە دابنی کە موچە هەیە. ومێدیشمان وایە کە ئیتر کاتی حکومەتی تازە پێگەهێنرێ من قەنەعەتم یەکێتی نیشتمانی کوردستان یەکەم پێداگیریکردنی لەسەر ئەوە دەبێت یان حکومەت نابێ هەبێ یان ئەبێ یەکەم شت موچە بێ.
ئەمە لای یەکێتی نیشتمانی بۆ نمونە ئەگەر شتێکی سیاسەتیش لە مناقەشەکەمان باسکی لەبەرەوە وای دائنین کە موچە هەیە یا وای دائنین کە داهات هەیە با نەڵین موچە چونکە یعنی هەموو خەڵک هەر لەسەر موچە ناژی خەڵک لەسەر خەڵکی داهاتی هەیە داهاتی تری هەیە مثلەن زیاتر مۆزەفین و فەرمانبەر و ئەوانەی کە با بڵێ ژیانیان پەیوەندیدارە بە دەوائر و فەرمانگەکان یا مەسەلەن کۆمپانیەکان لە کەرتی تایبەت یا لە کەرتی گشتی دامەزراون ئەوانە ئەتوانین بڵێن ئەمە موچیان هەیە بەڵام خەڵکی تر کاسبیەکە ئەمان داهاتیان هەیە داهاتەکەیان وردە ئەبێتەوە بە دەرامەت حسابی ئیدارەدان لەسەر ئەوە کرێت کە پارەیەک سەروەتێک سامانێک بێتە ماڵەکەی تۆ تۆ چۆن ئەمە ئیدارەتی ئەگەر وای دابنین پارەیە تۆ پارەیەکت لە بەردەسایە ژیانت لەسەر و پارەیە ئەم ئیفترازە ئەم گریمانەی وادانین مەسەلەن تۆ مانگانە یان بە دوو مانگ جارێکە بە هەر چەندێکە مەبلەغێک پارە یەتە گیرفانتەوە باوای دابنین مەبلەغە پارەکە 500,000 دینارە علمی ئیدارەی مالی بۆچی هاتووە لەوەی ئەرستۆوە هاتووە کە تۆ چۆن ئەتوانی ئیدارەی ئەم پارەیە بدەیت چۆن ئەتوانی گەشە بەم بە ژیانی خۆت بدەیت لەسەر ئەساسی ئەم 500,000 باشە لێرە تۆ ئەچیت بۆ پێناسەی شتێکی تر یعنی شتەکە هیوادارم زۆر قرس نەکەینەوە چونکە ئێمە قسە بۆ خەڵکەکەین بە شێوەیەکی گشتی خەڵک لێمان تێبگا بەڵام پێویستیشە یعنی ئەوەی کە گوێی لە ئێمەیە لەوە تێبگا کە وشەی ئیدارە چی ئەبەخشێ یعنی کاتە ئێمە ئەڵین ئیدارەدانی پارە ئیدارەی مالی خۆیشی لە خۆیدا علمێکی ترە لە ناو علمی اقتصادا ئیدارە پلانە خۆڕێخستنە متابعەکردنە و چاودێریکردنە ئەمانە چۆن تەطبیقەکەیتەوە تۆ لە ژیانی خۆتە میانی چی بۆ لە حاڵەتێکە کە پارەیەکت پێ ئەمە چۆن ڕێگەخەیتەوە کەواتە تۆ یەکەم شت دەبێت پلانت هەبێ پلانەکە بریتە لە چی پلانەکە بریتە لەوەی کە تۆ ئەو 500,000 دێتە گیرفانتەوە داخوازی و احتیاجاتەکانت ئەوەندە زۆرە بە سەدان 500,000 پڕ نابێتەوە بەڵام تۆ شتێکی ترت هەیە کە پێ ئەوترێت قەید المیزانیە قەیدی میزانی کۆتوبەندەکانی بودجە تۆ بودجەکەت کۆتوبەندی بۆ دانراوە کۆتوبەندەکە بریتە لە چی بریتە لەوەی لە 500,000 ناترازی قەیدت بۆ دانراوە ئەوە ینی هیچ داهاتێکی کۆتێک دانراوە کە کۆتەکە چیە کۆتەکە بریتە لە دیاریکردنی 500,000 نابێتە 501,000 باش کۆتەکە لەوەیە سنوورت بۆ دانراوە تۆ لەم قەیدی میزانیە کە 500,000 بۆ دیاری کراوە فلسێکی ترت نییە لەوە زیاتر چۆن ئەتوانی ژیانی خۆ تەنزیم کە تۆ پلان چۆن ئەتوانی دابنی لێرە دووبارە شتێکی ترێتە پێشەوە لە علمی اقتصادا بریتە لە تەسەڕوفی عاقلانە بەرامبەر بەو داهاتەی کە هەتە ئەم تەسەڕوف عاقلانەیە لە عەرەبیدا پێی دەوترێت التەسەڕوف الرەشید للاستهلاك یعنی تۆ تەسەڕوفێکی عاقلانەی بەکاربردن چۆن بەگەڕەخی لە مێشکی خۆتە چیەکەی علمی اقتصاد دەڵێ پێویستە تۆ ئەم پارەی خۆت لە چوارچێوەی پلانە تەنزیم کەیتەوە ئەبێ پلانت هەبێ تۆ ئەمڕۆ معاش وەرەگری بە تایبەتی ئەگەر خێزان بێ ئەمە باسی تاکە کەسیش ناکەین باسی خێزانێکی لەوانەیە بە هەردوو لە معاشێکیان هەبێ معاش وەرگرن ئەوەی کە باسمان کرد 500,000 فەرەزەن ئەمە ئەگەر پلان یەکەم شت لە ئیدارەدانە وتمان پلانە تۆ پلانەکەت چییە بەنیازی ئەوەی یەکەمینیان خواردن ژیان بەرەو پێشەوە چوونی ژیانی خۆت و یعنی سێشتی ئەساسی هەیە نشین پۆشین نۆشین تۆ ئەم سێشتە ئەساسیە هەم نشین جێگە و ڕێگەی خەوتن و ماڵت هەم پۆشین جلوبەرگت هەم نۆشین ئەمانە سێشتی ئەساسی ناتوانانی نیانکەی یعنی تۆ ئەگەر لە حاڵەتێکە یەک فلسیشت پێ نەبێ ناچاری بۆ ئەمانە علاجێکی تر بکە ئەو کاتە ئیستیهلاکت یا بەکاربردنت ئەبێتەوە بەناقص یعنی چۆن ئەبێتەوە بەناقص تۆ خەرزارەبی ناچاری بچی قەرزکەی لەم لەولۆلا بۆ ئەوەی تۆ ئەمانەی هەندێک شتی پێ دەبێت چۆن ئەو ڕێخستنە بکەینەوە ئەنجا ئێمە ئەمانەوێ ئەمە بگەینە ئەوێ لەسەر ئەساسی علمی یعنی لەسەر ئەساسێکی عشاری باز نەکەین با لەسەر ئەساسی علمی بازکەین بەڵام تێکەڵاوی بکەینەوە لەگەڵ واقعەکەی خۆمانە
کەواتە تۆ پلانەکەت بریتی ئەبێ لە چی پلانەکە دەبێ بریتی بەلەوەی کە ئەم پارەی خۆت بکەی بە دوو بەش لە سادەترین شێوەیە بەکاربردن و پاشەکەوت لەوانەیە ئێستا خەڵک بڵێ باشە تۆ لە 500,000 چی بەکاربردنەکەی چی پاشەکەوتەکەی بەڵام ئێمە باسی معاملەی عاقلانە ئەکەین لەگەڵ موچە لەوەی کە دێتە گیرفانتەوە ناچاری ئەبێت تۆ لەم حاڵەتەیانە تۆ بە هەزاران داخوازی و حەز و ئارەزوت هەیە ناچاری سەقفی ئارەزوەکانت دابەزێنیتە خواری خوارەوە ئەبێ لەو 500,000 لانی کەم مەبلەغێک تۆ بۆ پاشەکەوتەر دابنی بە پێی پلانەکەت بۆ داهاتوو تۆ بەتەمای ئەوەی خانووی خۆتت هەبێ ئێستا لە کرێدای بەتەمای ئەوەی کە سیارەت هەبێ بەتەمای ئەوەی ژیانێکی خۆشت هەبێ لە ڕەفاهێتا بژیت حەز و خولیاکانمان کەم بکەینەوە بەپێی ئەو داهاتی کە هەمانە کوردەڵێ بەپێی بەڕەکەی خۆت پێت ڕاکێشە بەپێی ئەوە پێمان ڕاکێشە بەتەکید ئەوە ئەچێتە خانەی چیوە وتمان ئیدارە کۆمەڵی خاڵەیەکیان پلانە دووهەمینیان ڕێخستنە تۆ چۆن ئەتوانی ئیتر ڕێخستنی کاروبارەکانی خۆت بکەیتەوە چۆن ڕێکی بخەیتەوە بۆ ڕێکی خەیتەوە کە هەندێک لە پارەکە دانی بۆ ئیستیهلاک بۆ بەکاربردن هەندێکی تریشی دانی بۆ سیڤینگ ئەمە بە شێوەیەک ئیدارەدان بە ئیدارەدام تیۆریەکە لە ڕووی ئابووریەوە وەکو بەڕێستان و پسپۆرێکی ئابووری بەپێی توێژینەوەکان بەپێی بە دوواداشوونی خۆتان ژن ئەتوانێت ئەم ئیدارەیە بعد زیاتر یان پیاو یا هەردووکیان بێکەوە ئەنجا ئەرستۆ لەوێ من لە بیرم چوو باسی ئەوەکەم ئەرستۆ وەڵامی ئەوە شایەتەوە ئەرستۆ لە کاتێکە کە باسی ئیکۆسنۆمۆسەکە کە باسی ئیدارەدانی ماڵەکە ئەڵێ ئەبێ ئەوە بەژە نەکرێ ئەو کاتە ئەرستۆ باسی ئەوەکە ئەڵێ کابانی ماڵ ئەبێ ئەساسی بەڕێوەبردننی ئەو ئیدارە مالیە بێ کەواتە کابانی ماڵ لێ ئەو کاتەش وا بوو ئەو کاتەش ئەوی تمامی بە کابانی ماڵ ئێستا شەروایە خۆ قوتی کابانی ماڵ هەرماوە قوتی کابانی ماڵ بۆ لەبەر ئەوەی ئەگەر لە حاڵەتێکە داهات چەند زۆر بێ بەڵام ژن ئیدارەی ئەم داهاتە بە مەزبوطی نەکە بە عقلێکی ئیداری جوان نەیکە ئەوە پارەیان بەدەسەوە نامێنێت کە پارەشیان بەدەسەوە نەما ئەو پلانی کە هەیەە بۆ مستەقبل هەردووهاکەوێ یعنی ئەیبینی پاشی 10 ساڵی کە هەر بێخانووە پاشی 20 ساڵی کە هەر بێ سیارەیە ئەمجا بە جلوبەرگەکانی بەفریای بە جلوبەرگی باش و ڕێکوپێک ناکەوێ مەسەرەن ئەو کاتە لە شێوازێک کابانی ماڵ لەوانەیە ئەو مەسروفاتانە بکە کە جێگە نەگرێ بە مەزبوطی مەسەرەن یەکێک لەو شتانی کە ئەبێ بە کێشە بۆ ئەو خەرجیە ئیهتیمامدانی زیاتر بە چون بۆ مەطعەم و گەشت و گوزاری زیاتر و بازاڕێکی زیاتر و بەتایبەتی بازاڕی بێبەرنامە خۆ دێنە سەر ئەوەش مەسەلەن تۆ لە چوارچەوەی ڕێخستنی کارەکانی خۆ چیەکەی نەکرد ژن پیاوەکەش کاتێک ئەچی بۆ بازار تۆ بۆ کڕینی یەکشتی دیاریکراوە چی وەنیە ئەڵێ من ئەمڕۆ ئەچم مەسەلەن زستانە ئەچم سۆپایەک دەکڕم باشە تۆ بەرنامەکە دوایە بچی سۆپایەک بکڕی ئەوەندە پارێت لە گیرفانەیە لەوانەیە 20,000 زیادەش بڵێ دایبنی کە 100,000 دەی بە سۆپاکە 150,000 30,000 تریش دانی لە گیرفانتەیە ئەچی لەناو بازاڕە سۆپاکە ئەکڕی چاوت بە کۆمەڵشتی تریژەکەی ئەچیوانە ژەکڕی ئەخر ئەمە نابێ ئەمە غەڵەتە تۆ بۆ یەکشوی یا مەسەلەن جاری وە هەیە ئێستا من قسەیەکەکەم لەوانەیە هەندێک کەس کە گویان لێ ئەوان لێ بەسەرات بێ چۆ بۆ سۆپاکە بەڵام پێشەوەی بگا بە سۆپاکە کۆمەڵشتی تری بینیوە لە بازاڕە ئەوانەی کڕیوە پارێ و سۆپاکی پێ کە گەڕاوەتەوە بەرەو ماڵ ئەو بۆ سۆپا چوە بەڵام بەبێ سۆپا گەڕاوەتەوە لەگەڵەوەشە کە پارەی پێ بۆ باشە دکتۆر توێژینەوەی کراوە باز لە نووسینی خەرجی ماڵەکات لە ماوەی مانگێکە باشە من ئەمڕۆ هەر خەرجیەکمان هەبوو بنووسرێت لە ماوەی مانگەکەیە کۆ بکرێتەوە خەرجەکانم چی بووە زیادەی خەرجەکانم چی بووە و داهاتم چەنێ بووە لە هەمان کاتە هەر لەو توێژینەوەی باز لەوە کراوە کە ئەگەر ئەمڕۆ بازاڕیمان هەبێ بچمە بازار یا بچمە مارکێتێک پێداویستی ماڵەکە بکڕم ئەم شتانی کە ئەمەوێت بینوسم ئەمە تا چەند ئافرین کاگڕاوەندەوە تۆ شتێکی ترت لە بیر بنهێنایەوە یارمەتی منتدا لەوە ئێمە لە ئیدارە وتمان دووشتمان باس کرد پلاندانان و خۆڕێخستن بەڵام لە دوای ئەوە متابعەشمان هەیە تۆ بێ متابعی خۆشت بکەی متابعی خۆت بە چیەکەی متابعی خۆت بە نووسینەکەی ئەبێ ئەگەر کابانی ماڵ کابانێکی منەظەم و ڕێکوپێک بێ هەموو شتێکی بە قائیمە بێ یعنی متابعی خۆیەکە لە دوایە تۆ تەماشاکەی لەو مانگەدا بە کاملی هەموو شتەکانە نووسی پارەت داوە بەچی چی زیادت کڕیوە کە پێویستی نەکردووە
چی ماوە کە تۆ وا پێویستی شەو لەبەر ئەوەی ڕێخستنەکەت باش نەبووە بەڵام ئەویانت نەکردەوە کە زۆر زەرورەشتی کەت کردەوە ئەمە بریتە لە متابعەکردنە چاودێریکردنی خۆت تۆ چۆن چاودێریکردنی خۆتیش لەم حاڵەتەیانە دروستەکەی ئەوە بۆ دەبێت کە هەرچیەک ئەیکڕی لە لای خۆتەوە بینوسی هیچ قورسێکی تیانە بەڵام ئەوەیە ئێمە ڕانەهاتووین یعنی ئێمە پێمان وایە نابێ و ئەوە ناکرێ و کورئەوە چۆن نەکرێ و بۆ ناکرێت من ئێستا ئەوە مۆبایلێکی خۆم هەر مەسروفاتێکەکەم لە مۆبایلێکی خۆمان نۆتی تیا لە نۆتەکانی نووسم هەر مەسروفاتێکەکەمی نووسم بۆ لەبەروی بزانم ئەم ڕۆژە ئەم مانگە چ مەسروفاتی دکتۆر هەر زۆر کەسی شەیە ئەڵێ لە ناوڕاستی مانگەیاڵە خۆشم نازانم ئەو معاشی کە وەرم گر ئەو موچەی کە وەرم گر چۆن و بە شێوازێک سەرفم کرد کەواتە گرنگە ئێمە ئەو خەرجیانی کە کردومانە لە مانگەکە بینوسین بۆ ئەوەی کە بزانین چیمان کردو و چیمان سەرف کردو ڕاستە ئەمە ئەبێتەوە کارێک بۆ ئەوەی کە دوجار ئێمە لەو موچەی کە وەرمان گرتۆ بتوانین پاشەکەوتیش بکەین ئەگەر هەموو خەرجەکان بنووسین تۆ کە خەرجەکانە نووسی لەوانەیە هەر مانگێک زیادە ڕەوی بکەیت کاتێک کە باسی ئەوەکەین مەسەلەن بە دواداچوون و چاودێری بۆ خۆت بکەیت بە دواداچوون و چاودێری بۆ خۆت لەوێ ئەوەیە ئەم چاودێریە لە دەوائیریش و لە کۆمپانیەکان و لە حکومەتیش و لە هەموویە خۆ خێزان خۆی لە خۆیدا حکومەتێکی بچکۆلانەیە تو ئەم چاودێری یان ئەتوانی بڵێ کۆمپانیایەکی بچکۆلانەیە تو ئەم چاودێریە کە ئەەکەی بۆ ئەوە ئەبێ بیکەی کە غەڵەتەکانت لە داهاتوودا چاکەی بەس ئێستا ئەم مانگە تۆ کۆمەڵێک مەسروفاتی زیادت کردووەکو عەرزم کردی بەڵام لە مانگی داهاتووە ئەبێ و مەسروفاتی زیادانە لابێ ئەویان بەریت بۆ خانەی پاشەکەوت ئەبێ بیبی بۆ خانەی پاشەکەوت چونکە ئەگەر خانەی پاشەکەوت ئێستا لەوانەیە مەسەلەن هەندێک کەس بڵێ کاکە پاشەکەوتی چی من قەرزارم وەزعم نازانم ئێمە باسی خۆڕێخستنەوە ئەکەین ئێمە باسی ئەوە ناکەین تۆ تا چەند حەزت لە پارە سەرفکردنە هەمومان حەزمان لە پارە سەرفکردنە دوای ئەوە ئێمە باسی ئەوەکەین کە تۆ دەخلەکەت مەحدودە یعنی تۆ دەرامەتەکەت دیاری کراوە ئەوەندەیە لە بیدات و باسی 500,000 ماکرد نەچوین بۆ ملیۆن و 2 ملیۆن و نازام چی بۆ ئەوەی ئێمە لایەنەکەمەکەوە حساباتی خۆمان بکەین کەواتە تۆ چۆن ئەتوانی هەم پلانت هەبێ بۆ داهاتوو هەم خۆت ڕێخیتەوە هەموو خەرجەکان ڕێخیت و خۆت تەنزیم بکەیتەوە هەم متابعە و چاودێری خۆت بکەی و بەو شێوازەی کە بتوانی هەڵەکانی خۆت ڕاستکەیتەوە لە داهاتوودا لە مانگەکانی داهاتوودا و مەسروفاتە زیادانەی کە کردوتە نەیکەی بەڵکو کار لەسەرەوە بکەی شتە زۆر زەرورەکان ئیشان لەسەرکەی و لەگەڵیشە پاشەکەوتێکە هەبێ ئەوەی کە بۆ چوونەکەمان بۆ بازار کە باسمان کرد و ئەبێ کەچی بۆ بازار بە بەرنامە بچی بۆ بازار دەست خۆش بە دکتۆر گیان سپاس بۆ تۆ دەست خۆش بە دکتۆر سپاس بۆ زانیاریەکانت زۆر خۆشحاڵ هەموو خێزانێک بتوانێت ئەو ڕێخستنی کە باسمان لێوە کرد لە نێو خێزانەکانی خۆیانە بیکەم بۆی کە ئەو موچەی کە وەریەگرن توان دوجار هەبێت ئێوەش دەستان خۆش بێ ئێوەش دەستان خۆش بێ ئەمەی کە ئێمە باسمان کرد بە شێوە تیۆریەکەی بوو بە شێوەیەکی گشتی تۆ ئەتوانی بە پێی واقع ئەمە بێنیتەوە لە ژیانی خۆتا ئیسفادەی لێ بکەی و جێبەجێ بکەی ئەگینا هەموو شتێکی تیۆری مەرجنیە لە 100% جێبەجێکرێ بەڵام تۆ ئەتوانی ئیسفادەی سپاس بۆ تۆ ئازان تەواوی بەرگەوە بابەتەکانی ئەمڕۆ پرۆگرامی ڕۆژێکی نوێتان پێشکەش کرا